سەر لە بەیانی ئەمڕۆ لە دەریای ئیجەوە کەشتیەک کە هەفتا کەس هێڵگرتبوو کە ئەیانویست بەرەو یۆنان بپەڕنەوە بەهۆی تێکچوونی کەش و هەواوە لە ناکاو کەشتەکان و قم بوو. سەرنجام جگا لە شۆفێرەکە هەرەمویان خنکان. ئەو ناوانەی ئاشکرا کراون ئەوانن: ناهید عەبدوڵڵا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان، سەردار موعتەسەم خەڵکی باشووری کوردستان، هاوار فازڵ ڕەمەزان خەڵکی باشووری کوردستان، سوعاد دلێر عەبدوڵڵا خەڵکی باشووری کوردستان، حسێن شەهرەزادە خەڵکی تیمەکانی فریاگوزاری یۆنان ئەوەشان ڕاگەیاند کە تیمەکەیان تاوەکو ئێستا باوکە تۆ مامە باس بووم بە سەبەبی مردی هاواری برام. ئەگە تۆ نەدنار با هەندەران ئێستا ئەو هەمان بەسەر نەداهات. ئەگە مامە باس پارەی نەدا با ئەو نەدەڕۆی خۆ پارەی نەبوو. ئەوە هیچ. ئەی خوشکم تۆ واد لە شەهلای خوشکیشم کرد. تۆ شەهلای خوشکیش بت بە پارە فرۆشت. تۆ هەموومانت کردە قوربانی. خاڵە من شکام وا دەزانی ئێستا هاواری برام هەبا دەی هێش من ببم با بوو کە شوشەی ئەمیر و بتوانێ یاری پێ بکە. باوکە منی شکان. خاڵە من شکام. من هێشتا کچم دەمەوێت جا ببمەوە. نامەوێ ئەو یارە پڕازاری بەردەوام بم. نامەوێ. خاڵە بەسە من شکام. پارە چەنە کۆمەڵگای وێران کرد. پارە هەمومانی کردە قوربانی. پارە سوک و ڕسوای کردین. پارە کە ساعەتی تێکشکاندین. خاڵە دەمەوێت بخەم و هەڵنەسمەوە. ئەوەی من بینیم ناشرینترین سەردەمە. خاڵە تێکیان شکاندووە.